بەڕێز عەلی ئەلحەبیب شرۆڤەکاری سیاسی سەبارەت بە گەڕانەوەی عێراقیەکان لە کەمپی هۆڵ لەگەڵمانە بێت. کاک عەلی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئاشکرایە دۆخی ئێستای سووریا دۆخێکی ناهەموارە، سەقامگیر نییە. لە ئەگەری بوونی مەترسی لەسەر کەمپی هۆڵ و ڕۆژ مەترسی لەسەر سنوورەکانی عێراق دروستە بێ؟ لەسەرەتادا سڵاو لە ئێوە لە بینەرانتان بۆ باسکردن لەبارەی کەمپی هۆل و عێراقیانی کە لەوێ نیشتەجێن یان ئەوانی کە پێیان دەگوترێت کە سوکاری داعش کە نزیکەی 40,000 کەس لەوێ نیشتەجێن. ئەگەر باس لە کەمپی هۆل بکەین لە ساڵی 1991 دروست کرا، دواتر لەلایەن داعش کۆنتڕۆڵ کرا، جارێکی دیکە گەڕێنرایەوە ژێر دەسەڵاتی هەسەدا. ئێستا نزیکەی 40,000 کەس لەوێ نیشتەجێن. ئامادەکاری هەیە بۆ کە سوکاری داعش کە هاوڵاتی عێراقن چەند کاتژمێرێک لەمەوبەر 20مین کاروانی کە سوکارانی داعش ڕێنرانەوە بۆ عێراق کە ئێستا لە کەمپی جەدعا لە باشووری مووسڵ جێگیر کراون. ئەمەش بەڕێککەوتن بووە لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان بۆ شاننەوەیان و گەڕانەوەیان و تێکەڵکردنەوەیان لەگەڵ کۆمەڵگەی عێراق. بەڵام سەرەڕای ئەمەش مەترسی لەلایەن کۆمەلگاوە هەیە، مەترسی ئەمنیشی بەگەڕانەوەی کە سوکاری مەترسی گەڕانەوەی ئەم خێزانانە چییە بۆ عێراق؟ لەڕاستیدا هەڕەشەی ئەمنی هەیە. مەزندە دەکرێت 5,000 چەکداری داعش لەو کەمپەن کە گەڕانەوەیان هەڕەشەیەکی زۆر گەورەیە. سەرەڕای گرنتیەکانی حکوومەت کە پێداچنەوە کراوە بە بابەتە ئەمنیەکان هیچ ڕێکخراوی تیرۆریستی تێدا نیە، بەڵام هەڕەشەکان هەر هەن چونکە ئەو کەمپە بووەتە دامەزرێنەرێکی ئەو گروپە تیرۆریستیانە. دەبینین تاوانی کوشتن ئەنجام درراوە، هەڕەشەکردن ئەنجام درراوە، دەبینین شانەی نووسول لەو کەمپانەدا هەن. بۆیە هەڕەشەی زۆر گەورە هەیە لەبارەی گەڕانەوەی ئەو کەسانە بۆ کۆمەلگەی عێراقی و دووبارە تێکەڵکردنەوەیان، بە تایبەتیش ئەو پرۆگرامێکە لەلایەن حکوومەتی عێراق دانراوە کە لە ماوەی 2 مانگدا ئەوانە بگەڕێنرێنەوە و شاننەوەیان بۆ بکرێت. بەڵام ئەمە گونجاو نییە بۆ ئایدۆلۆژیانە. باشە لە ڕووی ئایدۆلۆژیا و فکرەوە ینی حکوومەتی عێراق توانیوێتی یان خود ئەتوانێت دووبارەم خێزانانە شیان دەوایان بۆ بکات و بچنەوە ناو کۆمەلگا لە ڕووی کۆمەڵایەتیەوە؟ لە ڕاستیدا ئەوە کێشە گەورەکەی گەڕانەوەی کە سوکارەکان بەشێک لەوانەیە لەگەڵ ڕێکخراوی تیرۆریستی تێوە نەگلابن، بەڵام دوای ئۆپەراسیۆنی سەربازی مووسڵیان چۆڵ کرد بێت. بەڵام هەندێک هێزر هەیە، ئایدۆلۆژیای مەترسیدار هەیە، پێویستی بە کاتێکی زۆرە بۆی جارێکی دیکە ڕێک بخرێتەوە، شاننەوەی بۆ بکرێت. ئەمە کێشە گەورەکەیە. پرۆگرامی حکوومەت باز لە 2 مانگ دەکات. ئەم 2 مانگە ماوەیەکی کەمە بۆ بیرۆکەی ڕێکخراوێکی توندڕە و کە 10 ساڵە بەردەوام بووە. ئەم 10 ساڵە ماوەیەکی کەم نییە بۆ ڕێکخراوێک کە بیرۆکەی تیرۆریستی هەیە، منداڵیش لەناویاندا هەیە کە نزیکەی 27,000 منداڵ لەناویاندا هەیە. بیرۆکەی توندڕەوی لە مێشکیاندا دروست بووە. ئەمە بابەتێکی ئاڵۆزە، بە تایبەتی لە کاتێکدا هاوکاریەکان بۆ ئەم کەمپە ڕاگیراون. ئێستا ئاڵۆزی هەیە لەناو کەمپەکە، هەوڵ دەدرێت کەمپەکە دابخرێت، نەمێنێت جارێکی دیکە ئەو نیشتە جێبوانە بگەڕێنەوە، چونکە تەنیا ئەمانە عێراقینین. نەتەوەی عەرەب لە خۆ دەگرێت، هاوڵاتی سووری تێدا دەرگایان بۆ کراوەتەوە بگەڕێنەوە، بەڵام هاوڵاتی دیکەش هەن لە کەمپەکەدان. زۆر باشە. تا چەند مانەوەیان لە سووریا و نەگەڕانەوەیان بۆ عێراق مەترسیە؟ جارێکی دیکە ینی بۆ نمونە لەسەر سنوورەکانی عێراق بنەوە مەترسی، خۆگەر لە ناوخۆش بن بێگومان جارێکی دیکە مەترسین. کەواتە بێ حکوومەتی عێراق چی بکە؟ چی گرنگە بۆ ئەم دۆخە؟ بەدڵنیاییەوە هەسەدا بەهۆی پارەدار نەکردن دەناڵێنێت،
متمانە نییە هەوڵ دەدات ئەم کەمپانە دابخات چونکە پارە نییە لەلایەکی دیکە موچەی هێزە ئەمنیەکان کە ئەو ناوچەیە دەپارێزن موچەیان بردراوە بە دیاریکراوی ئەو ناوچەیەکی زۆر مەترسیدارە چونکە شانەی نووسوی ڕێکخراوی تیرۆریستی لەوێ هەن جگە لەوانیش بوونیان هەیە لەلایەکی دیکە ئەگەر لەو ناوچەیە هاوشێوەی بۆمبێکی تەوقیت کراوە شانەی نووسوو هەیە بۆی ئەو ڕێکخراوە تیرۆریستیانە بگەڕێنەوە جارێکی دیکە بگەڕێنەوە ئەمە هەڕەشەکان بەم شێوەیەن کە سوکاری دیکەش هەن کە لەو ناوچانە ڕایان کردووە ئەوانی کە ڕێکخراوی تیرۆریستی کۆنتڕۆلیان باشە کەواتە چارەسەر چییە بۆ ئەم دۆخە؟ بەدڵنیاییەوە ئەگەر سەیری چارەسەرەکە بکەین ئەمە پێویستی بە هەماهەنگی نێودەوڵەتی هەیە نەک نێوخۆیی پێویستە هەموو لایە کار بکەن تەنیا بابەتەکە لە عێراق نیە ئێستا عێراق ئاڵۆزە پێویستە هەمانگێکێکی تەواو هەبێت بۆ ئەم کەمپە تاوەکو تیرۆریستەکان و کە سوکاریان جیا بکرێنەوە ئەو کەسانە چونکە خێزانی ئێزدیش لەوێ هەن تەنیا عەرەب لەوێ نییە ئەو ناوچەیە پێویستی بەوەی هەیە ڕێکخراوەی بیرۆکەی تیرۆریستی و داعش بوونی نەمێنێت جارێکی دیکە بتوانن بگەڕێنەوە بۆ عێراق بەلایانی کەم 26,000 کەس گەڕێنراونەتەوە بۆ عێراق ئەمە کاتێکی زۆر دەخایەنێت پێویستی بە چارەسەرێکی درێژخایانە بۆ چەندین ساڵ و لایانی نێودەوڵەتی بەشدار بن. باشە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەبێت چۆن هاوکاری عێراق بکرێ لەم بابەتەیە چونکە ئەمە بابەتێکە تەنیا پەیوەست نییە بە عێراقەوە ئەکرێ مەترسی بن بۆ سەر وڵاتانی دیکەش وەکو چۆن لە پێشترا بوون وڵاتانی ئەوروپا ئەمریکا کەواتە بێت لە ڕووی نێودەوڵەتیەوە چۆن مامەڵە لەگەڵم دۆخەیە بکرێ و چۆن یارمەتی عێراق بدرێ خۆتە زانی دۆخی ئەمنی عێراقیش ئەونا دۆخێکی باش نییە و گونجاویش نییە ئەکرێمانە بەکاریش بێنن لە ململانی ناخۆیەکانی عێراقدا گەڕانەوەی ئەو کە سوکارانە و شیانەوەیان پێویستی بە هەمانگی نێودەوڵەتی هەیە نەک تەنیا عێراق بە تەنیا بێت دەبینین پێویستە لە هاتنە سەردەسەڵاتی ترەمپ بڕیاریدا هاوکاری نێودەوڵەتی ڕابگرێت بۆ دەرەوەی ئەمریکا ئەمەش کاریگەری لەسەر کەمپی هۆڵ دەبێت لەسەر پەنابەران ئەو ئاڵۆزیە هەیە کە لە گەیاندنی پێداویستە خۆراکیەکان دروست دەبێت چارەسەری دەرونی و هەروەها چارەسەری بیر و هزری توندڕەوی ئەمان هەموو کێشیان بۆ دروست دەبێت ئەو کێشە ئابوووریەی کە بۆ نیشتە جێبووان دروست بووە هەروەها پێویستە لە کۆمەڵگەی بچووک چارەسەریان بۆ بکرێت تاوەکو بتوانن شانەوەیان بۆ بکرێت و تێکەڵی کۆمەلگە بکرێنەوە هەندێک لێ کە سوکاران گەڕەنراونە ناوچەکانیان بەڵام کۆمەڵگەی ئەو شوێنە ڕەتیان کردنەوە بگەڕێنەوە چونکە بە تیرۆریست سەیریان دەکردن بۆیە دەنگێکی کۆمەلگەش لە دژیان هەیە پێویستە کۆمەلگەش قبولیان بکات ئەمە لە پلەی یەکەمدا ئەمەش دوای هاوکاری نێودەوڵەتی و هەرێمایەتی. بەڵێ بەڕێز عەلی ئەلحەبیب شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵ ما بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز سەرکار عەلی بەخێر بێت.